خۆشەویستان پرۆگرامی تێک 24تان پێشکەش دەکەم پرۆگرامێکی تەکنۆلۆژیا هەوڵ دەدەم زۆرترین زانیاری باشترین زانیاریتان پێشکەش بکەم. ئۆکێ بینە سەر ناوەڕۆکی پرۆگرام ئەوڕۆ چەند بابەتێکم بۆ حاضر کردوون. باسی آیفۆن 15 دەکەین، باسی جۆرەکانی آیفۆن دەکەین، ئەو ساڵ زۆر آیفۆنێکمان هەیە و شتێکی گرنگشتان بۆ باز دەکەم ئەویژەوەیەکەوە ئەپڵ دووبارە دێوێ مۆبایلێکی گرانبەها بە کڕیارانی خۆی بفرۆشێ کە لەوانەیە زۆرمان پێویستمان پێی نەبێ، بەڵام پێویستە بزانین کەوە آیفۆنە نوێیەکە چی تێدایە و باسی چش دەکات. ئۆکێ یەکەم باسی دیزاین بکەێت کە دیزاین زۆر زۆر گرینگە بەڕاستی لای ئێمە. دوگمەی فیزیکی لە آیفۆن 15 نامێنێت. ئەو قسەیە مانای چییە؟ ئەو قسەیە واتە چۆن ئەگەر لە بیرتان بی لە ساڵی 2017 بوو پێم وابی کە آیفۆن 7 دەرچوو دوگمە نەما، واتە تۆ نەدەتوانیت دوگمە دابگری، بەڵام هاپتیکیان بۆ زیاتر کە لێرە بە گرافیکانەژەن پێداوە. لەو هاپتیکە تۆ هەر هەز بە دوگمەکە دەکەیت، بەڵام ڕاستەقینە نییە، واتە دوگمەیەکی فەیکە. ئەپڵ دەیەوێ هەمان شت بۆ آیفۆن 15 بکە، بەڵام بۆ دوگمەیەک بۆ دوگمەکانی ڤۆلیۆم وەروەها دوگمەی سایلنت کە بتوانانی سایلنتی بکەی یاخود سایلنتی نەکەیت تاوەکو دەنجی لێەوە بێت. ئەو کارێ ئەپڵ لەبەر چییە؟ بۆچی دوگمەی فیزیکی لە آیفۆن 15 نامێنێت؟ بۆچی ئەو دوگمانە لا دەبات؟ لەبەر یەک شتە، ئەویش نرخە. نرخ دە بۆ ئێمە نا، بەڵکو بۆ ئەپڵ. ئەپڵ دەیەوێت دروستکردنی آیفۆن هێشتا هەرزانتر بکە، هێشتا دوگمەی کەمتری بۆ دروست بکە. لەبەرەوەی دروستکردنی آیفۆن یاخود هەر بابەتێکی تەکنۆلۆژی پەیوەندی بە پارچەوە هەیە. تۆ چەند پارچە زیاتر دابنی دروستکردنی لە کارگەکان زەحمەترە، پێویستت بە دەستی مرۆڤ فێتاوەکو پارچانە ببەستی. ئەگەر بێت و ئەو دوگمانە نەمێنێ ببێتە شتێکی سابت، تۆ تەنیا بە تەچێک دای بگری لە بۆ ئەپڵ ئاسانتر دروست دەکرێت. بە بێگومان ئێمەش دەبێت پارێکی زیاتری پێ بدەین. ڤیددیۆکتان پێ نیشان دەدەم کەوا لە چین دزەی پێکرایە، پێمان وایە ئەوە شێوەی آیفۆن 15 دەبێت. باسی سامسونگ بکەین. شتێک لەلایەن سامسونگەوە ئاشکراکرا کە لەوانەیە هەوادارانی سامسونگ زۆر پێیان خۆش نەبین، یاخود سامسونگ خۆی حەز نەکە بڵاو بگرێتەوە، بەڵام ئینتەرنێت یاخود ئەو کەسانێک کە حەز بە تەکنۆلۆژیا دەکەن فێڵێکی سامسونگیان ئاشکرا کرد. لەوانەیە بزانن کەەوە سامسونگ گالاکسیێک دروست دەکات بە ناوی ئۆڵترا، کامێرایەکی هەیە دەتوانێت 200x یا 100x بە 200 مگاپیکسل زوم بکات، دەتوانێت وێنەی مانگ بگرێت بە شێوەیەکی زۆر جوان، بەڵێ بە کامێرایەکی لێنزێکی زەبەلاح گیراوە. بەڵام لە ڕاستیدا ئەو شتە بەو شێوەیە نییە. فێڵەکەی سامسونگ لە وێنەی مانگ ئاشکرا کرا. ئەوە تایپێکی گەورە بوو لە چەند ڕۆژ ڕابردوو چەندین یوتیوبەر قسەیان لەسەر کرد، چەندین وێبسایت قسەیان لەسەر کرد، بە تایبەتیش وێبسایتێکی بەناوبانگی وەکو The Verge کە راپۆرتێکی زۆر سەرنجاکێشیان لەسەر دروست کرد. سامسونگ لەو مۆبایل ئۆڵترای خۆی کە سێ لێنزی هەیە، لێنزێکی بەکاردێنێ بۆ گرتنی وێنەی دوور، واتە دەتوانێت زوم بکەیت. لێنزەکەش چۆن کار دەکات بە سادەی پێتان بڵێن، چەند جۆرە شوشەیەکی هەیە، سادەتر پێتان بڵێم، چەند جۆرە شوشەیەک. ئەو شوشانە وا دەکەن کەوا ڕووناچی قەوز بکرێتەوە بە شێوەیەکەوە تۆ هەز نەکەی وێنەکە زوم کراوە، بەڵام لە ڕاستیدا زوم کراوە.
وێنەیەکی جوانت پێدا وەرەوە سامسونگ کۆمپیوتەر بەکاردێنی تاوەکو وێنەکە تۆختر بی ڕووناکتر بی جا فێڵەکە چییە بە ڤیدیۆش پێتان نیشان دەم ئێستا فێڵەکە چۆن دەکرێت سامسونگ دەڵێ یاخود ئەو یوتیوبەرانێک ئەو فێڵیان دۆستێ دەڵێن ئەگەر تۆ وێنەیەکی مانگ بگری بەو شێوازە کە زۆر دەتوانین بڵین تەڵخە بلەرە سامسونگ بۆ دوات لێ دەکات بەڵام چۆن وای لێ دەکات بە ئەو ڤیدیۆتان پێ نیشان بدەم اوكي سامسونگ چ دەکات سامسونگ چۆن ئەو وێنەیە فێڵ لێ دەکات سەرەتا گەنجێک هەسا وێنەیەکی مانجی کرد بەڵام مانگ نەبوو چی کرد ئەو گەنجە وێنەیەکی مانجی چاپ کرد واتە تەبعی کرد لە دیواریدا بە مۆبایلەکەی خۆی وێنەیەکی ئەو مانگە فەیکەی گرت کە مانگکە فەیکە ڕاستی نییە وێنەکە بەو شێوازە بلەر بوو واتە ساف نەبوو بەڵام سامسونگ چی کرد بە پرۆسسکردنی فۆتۆیەکە لەسەر مۆبایلەکەی وێنەکەی بەو شێوازە لێ کرد کەچی ئەو بەکارهێنەر دەڵێ من ئەو وێنەیەکە گرتومە بەو شێوازە نییە بەڵکو بەو شێوازێ سامسونگ چۆن دەتوانێت یاخود چۆن دەزانێت ئەو وێنەیە بەو شێوازە لێ بکە کە بە مانگ دەچێت هەندێک کەس لە ماڵپەڕی ڕێدت پێدەوترێت سەب ڕێدت لە ماڵپەر ڕێدت پۆستێکیان بڵاو کردەوە دەڵێن سامسونگ جۆرە شتێک بەکاردێنێ پێدەوترێت سین ئۆپتیمایزەر کە لە ڕێگەی بەکارهێنانی ژیری دەستکرد کە پێدەوترێت AI سامسونگ چی دەکەم وێنەیەکی ڕاستەقینەی مانگ دێنێ لەسەر ئەو وێنەیەی دایدەنێت کە تۆ پێت وایە مانگە واتە وێنەی مانجە ڕاستەقینەت پێ نیشان نادا بەڵکو وێنەکە فیکە بە شێوەیەکی فیک پێ نیشان دەپێت دەڵێ ئەوە مانگە جا زۆر خەڵک دوودڵن لەسەری ئایا بەوە دەڵێن پێشکەوتی تەکنۆلۆژیا یاخود فێڵکردن لە چاوی بەکارهێنەر هەردوو قسە دەتوانین بڵێن ڕاستە لە بەروی هەر ڕسمێک ئێستا بە مۆبایل دەیگرین ڕاستە خۆ پەیوەندی بە پرۆسسی مۆبایلەکەەوە هەیە کە چۆن AI وێنەکەمان بۆ سافتر دەکات بەڵام دابێت لە بیری بکەین کەەوە وێنەیەک بۆ شێوازە بیگری بۆ بەو شێوازە لێ بکە جوانە بەڵام لە هەمان کاتیدا وێنەیەکی ناڕاستە ئەو ڤیددیوە ببینن ئەپل و دووبارە ئەپل بینەوە لای ئەپل لەبەرەوەی لەو هەفتەیە زۆر بابەت هەبوو لەسەر کۆمپانیا ئەپل کە لەوانەیە هەندێکمان بەدڵمان بێ و هەندێکمان بەدڵمان نەبێ بە تایبەتی بۆ کەسانێک کە حەز بە VR دەکەن بە ڤێرچوەڵ ریاڵەتی دەکەن بەو ئامریکا لە چاوەکانت دەکەی لەسێ ناو جیهانێکی خەیاڵی تاوەکو ئێستا بۆچی ئەپڵ و کارەی نەکردیە لەو راپۆرتە تقریبان دەتوانین بڵین بۆمان ڕوون کرایەوە کە لەلایەن ماڵپەڕی تێک ما بڵاو کراوەتەوە دەڵێ بۆ هۆی فشارەکانەوە ئەپل VR یاخود VR ئەمساڵ بڵاو دەکاتەوە یاخود ساڵی داهاتوو بڵاو دەکاتەوە دەڵێن 2023 دەڵێن 2024 دەنگۆیەکان باسی هەردوو ساڵ دەکەن بەڵام بۆتان شیکەمەوە ئەپل لە چ قۆناغێکە سەرەتا شتێک دەمێت بتە بناسێنم ئەوەش ستیڤ جۆبزە دامەزرێنەری کۆمپانیا ئەپڵ ئەو کابرا باوەڕی بەوە هەبوو کە تۆ نابێ خێرابی لە بڵاوکردنەوەی هەر بابەتێک تۆ دەبێت کات بە بابەتەکان بدەیت بە بەرهەمەکان بدەیت تاوەکو جوانتر بە دیار بکەون و کێشەیان نەبێت لە کاتی بڵاوکردنەوە بۆیەش ئەپل لە زۆر مواسەفات لە دوای ئەندرویدە لە دوای سامسونگە بەڵام کاتێک کە بڵاوی دەکاتەوە کەمترین کێشەیان هەیە ئەوە سیاسەتی ستیڤ جۆبزە بەڵام ئێستا ئەو پیاوە بەڕێبەری کۆمپانیای ئەپڵە تیم کوک چەند شتێکی کرد کە پێچەوانەی قسەکانی ستیڤ جۆبز بوو بۆ نمونە لە بڵاوکردنەوەی ئێرپۆدس لە بڵاوکردنەوەی ئەپل واچ وەروە لە بڵاو نەکردنەوەی چارجەرێک کە تاوەکو ئێستا بڵاو نەکراوەتەوە وەرە بڵاوکردنەوەی هۆمپاد هەموو ئامێرانە لەسەر دەستی تیم کوک بڵاوکرانەوە کە زۆر خەڵک دەڵێن خێرا بڵاوی کردەوە درش دەڵێن کاتی زیاتری پێویست بوو بەپێی ئەو فشارانە بیکە لەسەر ئەو کابرایە لە بەرەوەی پێویستە ئامێریش نوێ بڵاو کاتەوە لە مێژە ئەپڵ ئامێریشی نوێ بڵاو نەکردوێتەوە دەڵێن دەبێت ئەو ساڵ بڵاوی کاتەوە یاخود ساڵی داهاتوو ئایا ئامێرەکە سەرکەوتوو دەبێت یاخودنا کەس نازانێت بەڵام ڤیددیوەیەک لە سین دووبارە دزەی پێکرایە دەڵێن پێشبینی کراوە لەسەر ئەو VR ئەپڵ کاری پێ دەکات شێوەکەی ببینێت
قسەکردن لەسەر ئەپڵ خەریکی شتێکی دیکەشە کە پێی دەوترێ AR کە بە چاوێکی دیکە یاخۆ بە زمانێکی سادە قسەی لەسەر پێی دەوترێت چاویلگەی زیرەک. ستیڤ جۆبس پێی وابوو کاتی خۆی وتی چاویلگەی زیرەک داهاتووی ئایفۆنە، بەڵام هێشتا زۆرمان ماوە بگەینە ئەو حەدە. لەبەر چ زۆرمان ماوە؟ لەبەرەوەی تاوەکو ئێستا هیچ تەکنۆلۆژیایەکی سەرکەوتومان نییە بتوانێت دەستی خەڵکی بەکار بێ کەوا تەنیا شوشە بێ. لەبەرەوەی تۆ پێویستە کێبڵەکان بشاریەوە، پاتری بشاریەوە، شاردنەوەی ئەو هەموو پارتەیە زۆر زەحمەتە. بەڵام ئێستا ئەو کابراە کە باسی کرد پێی دەوترێت تیم کۆک کە زۆر خەڵک ئەو کابریان خۆش دەوێت زۆر خەڵک خۆشیان نایە لەبەرەوەی زۆر کار دەکە کە بە ئەپڵ ناچی، بۆیە زۆر خەڵک دەڵێن کۆمپانیای ئەپڵ ڕێڕێی خۆی لەدەستدایە. تیم کۆک دەڵێ سەید ستیڤ جۆبس دووبارە دەکاتەوە دەڵێ چاویلگەی زیرەک داهاتووی ئایفۆنە، بەڵام کەی چاویلگەی زیرەک بە فعلی دەبینین نازانین. بەڵام بە قسەی تیم کۆک دەبی تاوەکو 2027 ئایفۆن نەمێنێت ببێتە چاویلگەی زیرەک. ڤیدیۆیەکی پێشبینی کراو هەیە، واتە ئەوە ڕاستەقینە نییە، ڤیدیۆیەکی پێشبینی کراوە پێمان نیشان دەدەکەوە چاویلگەی زیرەک چۆن بەکاردێت. بینەریمە. GTA 6 دوایین زانیاری کەی بڵاو دەکرێتەوە ئەو یاریکەوە زیاتر لە 2 ملیارد دلاری تێدا سەرف دەکرێت. یەکەم یاریە لە مێژوودا 2 ملیارد دلاری بۆ تەرخان بکرێت. 2 ملیارد دلار پارێکی خەیاڵیە لە بۆ فیلم، لە بۆ گەیم، لە بۆ ژیان، لە بۆ هەموو شتێک. بەڵام GTA 6 دەبێتە ئەو یاریەی کەوا پارێکی زەبەلەح لەلایەن ڕۆکستار لە بۆی تەرخان دەکرێت. بەپێی دەنگۆیەکی نوێبی لەلایەن پلەیستیشن لایفستایل ئەو ماڵپەڕە بەناوبانگە بڵاو کراوەتەوە دەڵێ لە ساڵی 2024 GTA 6 بڵاو دەکرێتەوە، لیان ئەگەر بێت و دواش بخرێت دەستە 2025 سەرەتای 2025. GTA 6 بۆ وا گرینگە لەبەرەوەی GTA 5 یاری ڕابردوو GTA کە لە کوردستان بە درایڤەر دەناسرێت، ئەو یاریە زیاتر لە 8 ملیارد دلار پارەی کۆ کردوێتەوە. جا لە ئەمریکا هەر شتێک زیاتر لە 5 ملیارد دلار کۆ کاتەوە دەبێتە ئەو شتێکەوە هەموو جیهان دەبێت چاوەڕێ بکە لەبەرەوەی مارکتینگی و ڕکلامێکی زەبەلاحی بۆ دەکرێت. و GTA 6 بێگومان یەکێک لەبێت لەو یاریانەی کە ئەگەر 2 ملیاری تێبچێت بەلای کمی دەبێت 10 ملیارد دلار لە بۆ کۆمپانیای ڕۆکستار کۆ کاتەوە. ڤیدیۆیەکی پێشبینی کراو تا پێنیشان دەدەم کەەوە گرافیکی GTA 6 چۆن دەبێت. PlayStation 2 بەناوبانگترین ئامێری PlayStation لە مێژوودا یاخود کۆنسۆلی PlayStation لە مێژوودا لە هەفتەی ڕابردوو تەمەنی بۆ 23 ساڵ راپۆرتێک سەرنجاکێشم بۆ ئامادەکردن لەسەر 10 زانیاری لەسەر ئەو کۆنسۆڵە، لەوانەیە هەندێکی بزانن، لەوانەیە هەندێکی نەزانن، پێش سەرنجاکێشە بینەریوە. PlayStation 2 تەمەنی بۆ 23 ساڵ کۆنسۆڵێک تا ئێستاش لە تەواوی جیهان بەناوبانگترین براندی یاریەکانە، زیاتر لە 155 ملیۆن کۆپی لێفرۆشاوە. لە ساڵی 2000 لەلایەن سۆنی بڵاوکرایەوە، تەمەنی ئەو کۆنسۆڵە 13 ساڵ بوو. تا ئەوکو ساڵی 2013 سۆنی PlayStation 2 هەر بەرهەم دەهێنا، واتە تا دەرچوونی PlayStation 4 PlayStation 2 بڵاو دەکرایەوە. کاتی 10 زانیاریە لەسەر PlayStation 2. ژمارەدا PlayStation 2 وەکو کۆمپیوتەرێکی دەسکتۆپ بەکاردەهات. لەوانەیە زۆرێک لە گەیمەران نەزانن، بەڵام سۆنی دوای ماوەیەک لە دەرچوونی PlayStation 2 هەڵسا بە بڵاوکردنەوەی ماوس، کیبۆرد بۆ هارددیسکێکی 40 گیگابایتی کە لەگەڵ PlayStation 2 دەبەسترا. بەدانانی سیستەمی لینەکس دەتوانرا PlayStation 2 بکرێتە کۆمپیوتەرێکی PC. هێز و توانایەکی باشی هەبوو و کاری PCشی پێ دەکرا، تەنانەت یاری بۆ PlayStation 2 پێ دروست دەکرا. ژمارە 9 ئێستا گەیمەران لە ڕێگەی VRەوە دەتوانن جوڵەی جەستەیان بەکاربێنن بۆ ئەوی بە شێوەی کاردانەوە یاری بکەن. بەڵام لەگەڵ PlayStation 2 کارێکی لەو شێوەیە لەو سەردەمە دەکرا.
لە ڕێگەی ئامێرێک بە ناوی ئایتۆی شوێنێکی تایبەتی بۆ گەیمەران دابین دەکرد دەیانتوانی بۆ یاریە شەڕکردنەکان بەکاری بێنن. ژمارە 8 PlayStation 2 لەگەڵ ئامێری PSP کۆنێکت دەکرا چۆن ئێستا PS Vita لەگەڵ PlayStation 4 کۆنێکت دەکرێت بە هەمان شێوە بۆ PlayStation 2 PSP کارێکی لەو شێوەیە لەو سەردەمە دەکرا. هەرچەندە فەرمانەکان زۆر سنووردار بوون بەڵام شۆڕشێکی گەورەی تەکنەلۆژی گەیم بوو بۆ ئەو کاتە. ژمارە 7 ئێستا گەیمەران ناتوانن بەبێ ئینتەرنێت هەموو یاریەک بکەن. تەنانەت کۆنسڵە نوێیەکان بەبێ ئینتەرنێت زۆر باستەمی هەر کارێک دەکات. دەتوانن لە ڕێگەیەوە یاخود پۆرتی ئیثەرنێت کۆنێکتی ئینتەرنێت بن. لەوانەیە هەمومان نەزانی بەڵام PlayStation 2 کۆنێکتی ئینتەرنێت دەکرا. هەرچەندە ئەو کۆنسڵە ڕەسەنە شوێنی پۆرتی ئیثەرنێتەکەی بۆ ئینتەرنێت بەکار نەدەهات بەڵام دوای چەند ساڵێک سۆنی ئەداپتەرێکی بۆ PlayStation 2 بڵاو کردەوە کە دەیتوانی کۆنێکتی ئینتەرنێتی بکات. هەرچەندە ژمارەی ئەو یاریانەی سوودیان لە ئینتەرنێت وەردەگرت زۆر کەم بوون لەسەر PlayStation 2 بەڵام هەندێک لە یاریەکان مۆدی مالتیپلەیر واتە ئۆنلاینیان هەبوو. چەند گەیمەرێک لە ماڵی خۆیانەوە بەجیا دەیانتوانین لە ڕێگەی ئۆنلاینەوە بێکەوە یاری بکەن لە ساڵی 2002. ژمارە 6 لە سەردەمی ئێستا گەر چەند کەسێک بیانەوە بێکەوە یاری بکەن هەر کەسە و لە شوێنی خۆی بە شێوەی ئۆنلاین لە ڕێگەی کۆنسڵی خۆیەوە دەتوانێت بێکەوە یاری بکەن بەڵام 20 ساڵ لەمەوبەر گەیمەران حەزیان دەکرد لە یەک شوێندا بن بێکەوە یاریەکە بکەن بەڵام لە دوو کەس زیاتر نەدەتواندرا بە کۆنترۆلەر لەو یاریە بەشداری بکەن بەهۆی بەناوبانجی کۆنسڵی ئەکسبۆکسی ڕەسەن لەو بوارەوە کە ڕێگەی بە گەیمەرێکی زیاتر دەدا بەشداری لە یەک یاری بکە سۆنی دوای ماوەیەک ئەم ئەداپتەرەی بۆ بڵاو کردەوە کە تاوەکو 8 کەس یاخود 8 کۆنترۆلەر بێکەوە بەشداری لە یەک یاری بکەن بەڵام هەمویان دەبوایە بە کیبل بەشداریان کردبا چونکە ئەو کاتە کۆنترۆلەری وایرلێس یاخود بێوەیار بوونی نەبوو. ژمارە 5 PlayStation 2 DVD پلەیەرێکی ئەو کاتە بوو. یەکێک لە هۆکارە گەورەکانی کە وای کرد PS2 ببێتە سەرکەوتوترین کۆنسۆلی PlayStation و فرۆشەشی زۆری هەبێ خەڵکی پێویستیان بەکڕینی DVD پلەیەر نەبوو. هەر بەو PlayStation 2 دەیانتوانی CD DVD پلەی بکەن. تەنانەت منداڵان بە فێڵی ئەوەی کەوە باشترین DVD پلەیەرە و نرخی لە DVD پلەیەر هەرزانترە دایک و باوکانیان ڕازی دەکرد تاوەکو PlayStation 2یان بۆ بکڕن. 20 ساڵ لەمەوبەر کڕینی DVD و CD بۆ سەیکردنی فیلم و زنجیرەکان زۆر بەناوبانگ بوو. خەڵکیش دەیتوانی لە ماڵەوە DVD کۆپی بکەن PlayStation 2 دەیخوێندەوە و کێشەی نەبوو. ژمارە 4 PlayStation 2 زیاتر لە 4000 یاری بۆ بڵاو کراوەتەوە. لەوانەیە لەسەر کۆمپیوتەر ژمارە یاریەکان بگاتە 100,000 یاری بەڵام لەسەر کۆنسۆل لە ساڵانی 2000 هەر کۆنسۆلێک 4000 یاری بۆ بڵاو کرابایەوە بێگومان یەکێ دەبوو لە پرفرۆشترین کۆنسۆلەکان. هەرو یاریانی لەلایەن PlayStationەوە قبول کرابێت فرۆشی هەبوو بێ سەرکەوتێکی یەکجار گەورەیە. لەوانەیە هەر 4000 یاریەکە سەرکەوتوو نەبن بەڵام PlayStation 2 کۆمەڵە یاریەکی زۆر بەناوبانگ و سەرکەوتووی لەسەر بڵاو کرایەوە. لە زنجیرە یاریەکانی God of War، Devil May Cry، Crash Bandicoot، Resident Evil 4، Downhill Domination، Bully، یاریەکانی GTA، Need for Speed، Mortal Kombat، Shadow of the Colossus، Taken، Gran Turismo، Final Fantasy، یاریەکانی WWE، PSP، FIFA، Midnight Club تەنانەت یاریەکی وەکو The Godfather. ژمارە 3 PlayStation 2 لە توانایدا هەبوو یاریەکان بکاتە کوالەتی Full HD بۆ بەخشیان بکات. بێگومان یاریەکان لەسەر PlayStation 2 بەگشتی بە ڕێزەلوشنی 480i پەخش دەکرا. بەڵام لە ڕێگەی سێتینگەوە گەیمەران دەیانتوانی یاریەکان بە کوالەتی 480p پەخش بکەن. تەنانەت هەندێک یاری کوالەتی 1080i دەتوانرا پێی پەخش بکرێت. Aspect Ratio دەتوانرێت بکرێتە 4:3 یاخود 16:9 بۆ TV 4 گۆژە و لاچشەکان هەرچەندە ژمارەی ئەو یاریانەی پاڵپشتیان لە کوالەتی Full HD دەکرد بۆ ئەو کاتە زۆر کەم بوون. بەڵام ئەو کۆنسۆڵە لە توانایدا هەبوو بەو کوالەتیە بەرزە یاری پەخش بکات. لە ئەنجامدا یاریەکان بە شێوەیەکی تۆختر، پڕڕەنگتر، بەگشتی کوالەتی بەرزتر پەخش دەکرا. ژمارە 2 PlayStation 2 دەیتوانی یاریەکانی PlayStation 1 کار پێ بکات. بەشێک لە کۆنسۆڵە نوێیەکان وەکو Xbox Series دەتوانێت یاریەکانی Xbox 360 1 تەنانەت Xbox ڕەسەن کار پێ بکات. بەڵام PlayStation بەداخەوە ناتوانێت هەموو یاریەکان لە هەموو کاتێک پەخش بکات. بۆچی ناتوانێت ئەو بابەتە پێویستی بە ڤیدیۆیەکی تایبەتی دەخولەکی هەیە تاشی بکەینەوە. بەڵام PlayStation 2 دەیتوانی وەلایەنێکی زۆر ئەرێنیە و کۆنسۆڵەش بوو. دەیتوانی یاریە کۆنەکانی PlayStation 1 پلی بکات. بەبێ کێشەش کاریان دەکرد. CD کۆنەکان بەڵام دەبوایە ڕەسەن بان کاریان دەکرد. سۆنی هەمان کاری لەگەڵ PlayStation 3 ئەنجامدا بەڵام دواترە و کارەی ڕاگرت و تاوەکو ئێستاش گەیمەران داوای یاری زیاتر دەکەن لەسەر PlayStation نوێیەکان. ژمارە 1 دەتوانی PlayStation 2 بە شێوەیەکی ستونی یاخود ئاسۆیی دابنی و لۆگۆی PlayStation ڕەنگدارەکە ڕاست بکەیتەوە لەگەڵ بەرزکردنەوە یا
یاخود دانانی بە شێوەیەکی یاسۆیی هەرچۆنێک دادنابات جیاوازی دروست نەدەکات بەڵام هەندێکیان بەهۆی لاوازبوونی سێنسەری خوێنەری CD دیڤیدیەکان کە لای خۆمان بە چاوەکە دەناسرێ گەر بە شێوەیەکی ستونی دادنابە باشتر یاریەکانی کار پێ دەکرد ئەمانە دەزان یاری سەرنجڕاکێش بوون لەسەر پلەیستیشن 2 لە پرۆگرامی تێک 24 یادگاریەکتان لەگەڵ ئەو کۆنسۆڵە هەیە لە کۆمنت بینووسن لایکی ڤیدیۆ فۆلۆ سەبسکرایب لە بیرمەکان بۆ بینینی بابەتی زیاتری پرۆگرامی تێک 24 خۆشەویستان بەرنامە تێک 24 پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو کاتژمێر 6 ئێوارە خوداتان لەگەڵ